هونەرمەندی گۆرانی بەش نیزامەدین ئاریچ گۆرانیەک لەسەر ڕۆژاوای کوردستان دووبارە بە شێوەیەکی جیاوازتر بڵاو دەکاتەوە. ئێشا ڕۆژاوا تێکسی نیزار پاڵۆیە میوزیک و دەرهێنانی گۆرانیەکە لەلایەن نیزامەدین خۆیەوە دانراوە بەشێک لە بەرهەمەکەی پێکەوە دەبینی. چومە چای کرمنج لە ناگەری ئەفرین مینا بووکان بخەم لاسێری من دیت ئەفرین بەسەر خودە دلۆرین ژێ پرسیام هێستر ژە چاوان بارین بەرسەف سار بوو لەسەر